لێرەوە لەگەڵمان دەبێت. بەڵام کاک عەبدوڵڵا شەوتان باش. وەک دەزانن سبەینی هەشتەمین کۆبوونەوەی پێنجلایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستانە، پێتان وایە دەگەنە ئەنجامێک؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، دیارە بەڕاستی ئەوەندە کۆبوونەوەی زۆر لە نێوان ئەو پێنجلایەنە سیاسیەدا ئەنجام دراوە و هیچ دەرەنجامێکی دڵخۆشکەر و ئەرێنی لێ نەکەوتۆتەوە. بۆیە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان تەواو بێزار و نیگەران بوونەوە لایەنە ژمارەیەک لە لایەنە سیاسیەکانیش لە هەموو ئەو کۆبوونەوە زۆرانەی کە بێ ئەنجام کۆتایی هاتووە. ئێمە ئومێد دەکەین بەیانی ئەو پێنج لایەنە سیاسیە بگەنە ئەنجام و ڕێکەوتنێک لە نێوانیان داواژۆ بکەن لەسەر ئەو پرسی یاسای سەرۆکایەتی هەرێم و هەموو پرسە هەڵواسراوەکان کە بوونەتە بنچینەیەکی کاریگەر بۆ دروستکردنی قەیران و ئاڵۆزی لە هەرێمی کوردستاندا. بەداخەوە هەرچەندە هاوڵاتیان و هێز و لایەنە سیاسیەکان ژمارەیەک و ئێمە ژمانان بەردەوام قسەمان کردووە لەسەر ئەو ڕەوتی ئەو کۆبوونەوانەی کە لە نێوان ئەو پێنج لایەنە دابەڕێوە چووە بە شێوازێکی ناتەندروست و هەڵا. بۆیە بەڕاستی ئەو پێنج لایەنە سیاسیە بە شێوەیەکی گشتی و ژمارەیەکیشیان لە نێویدا بە تایبەتی بەڕاستی خەڵکی کوردستانیان کردوتە قوربانی بەرژەوەندی حیزبیەکانی خۆیان. باس لەوە کرد کە لە ناویاندا بە تایبەتی ناود نێنە کێ بەرژەوەندەکانی خۆی لە بەرچاو گرتووە. لە ڕاستیدا لە هەموو دنیا حیزبەکان خۆیان ئەکەنە قوربانی میلەت و نەتەوەکانی خۆیان. حیزبەکان خۆیان دەبنە سوتەمەنی لە پێناو ئەوەی هاوڵاتیان ژیانێکی ئاسوودە لە وڵاتەکەیاندا بگوزەرێنن. بەڵام بە پێچەوانەوە لە هەرێمە خێر نەدیوەکەی خۆماندا ئەو حیزبانە بەڕاستی تەواو میلەتی کورد، داهاتووی میلەتی کورد و هەموو بەرژەوەندیە باڵاکانی نەتەوەییان کردوتە قوربانی بەرژەوەندی حیزبیەکانی خۆیان. کاک عەبدوڵڵا، ئێستا لە ماوەی ڕابردوو کۆبوونەوەکان وەکو خۆشیان باسییان کرد لایەنەکان هیچ با بڵێن پێشنیازێک بە نووسراو نەبووە. چوار لایەنەکە ئێستا دوو پێشنیازی با بڵێن ڕاگەیەنراویشانەیە کە نیمچە ڕاگەیەنراوە، زانێرەکانی ناو پێشنیازەکان وازەحە. پێت وایە ئەو دوو پێشنیازی چوار لایەنەکە هەنگاوێک بچێتە پێشەوە کۆبوونەوەکانیان هۆکارێک بێ بۆی بگەنە ئەنجامێک؟ ئێمە ئومێد دەکەین دەرس و پەندیان وەرگرت بێت لە ڕابردوو و دەرس و پەندیان وەرگرت بێت لەو ڕۆیشتنی ئەو هەموو گەنجەی کە لە هەرێمی کوردستان بە لێشاو ڕوو لە هەندەران دەکا. ئومێد دەکەین پەندیان وەرگرت بێت لەو برسێتی و نەهامەتی و نیگەرانی کە ڕووی لە هاوڵاتیانی خەڵکی کوردستان وەڵامی پرسیاری یەکەم وەرنەگرتووە. پێت وایە سبەینی لایەنەکان ئەگەنە ڕێکەوتن؟ ئێمە ئومێد دەکەین ئەو لایەنانە بەیانی بگەنە ڕێکەوتن، بەڵام پێناچی بگەنە ڕێکەوتن لەبەرەوەی دوای ئەمە لە ڕاستیدا ئەمە من نایشارمەوە ئەمە جێگای پێکەنینە. دوای هەشت کۆبوونەوە هێز و لایەنە سیاسیەکان تازە بە تازە بێن پێشنیازەکانیان بخەنە سەر وەرەقە و بیخەنە بەردەمی یەکتر. ئەی ئەم هەموو قەڵەم و کاغەز و وەرەقەی لە ماوەی ڕابردوودا لەسەر ئەو مێزانە بۆیان دانرا بوو، بۆچی بەدەیان سەعات بگرە شەو و ڕۆژ لە کۆبوونەوەدا بوو؟ ئەی ئەگەر وابێ ئەمانە هەر سەرقاڵی پێکەنین و نان خواردن و میوە خواردن و حکایەت جێڕانەوە بوونەوەی کە ئەم پێش لایەنە تاوەکو ئێستا پاش ئەوەی کە سبەینی هەشتەم کۆبوونەوە ئەنجامەدەن نەگەشتوونەتە ڕێکەوتن. کێ بەرپرسە؟ بە بڕوای من هەر پێنج لایەنەکە بەرپرسیارەتێکی گەورەیان لەسەرشانە، هەر یەکەیان بەقەدەر حەجم و قەوارەی خۆی لەناو حکوومەت و پەرلەمان
و لە هەرێمی کوردستان. بۆیە هەر یەکەیان بەڕاستی بەرپرسیارەتێکی گەورەیان ئەکەویتە سەرشان کە مل نادا بۆ سازان، کە مل نادا بۆ ڕێکەوتن و تەوافق و لە یەکتر تێگەیشتن، کە مل نادا بۆ دۆزینەوەی ڕێگاچارەیەک یاخود دۆک و دەگوترێ دەرچەیەک بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان لەو هەموو قەیرانانەی کە لە لوتکەوە هەتا ئەدنا مەفاسیلی حکوومەت و دەسەڵات لە هەرێمی کوردستانی تەنیوە. بەڵێ کاک عەبدوڵڵا باست لەوە کرد کە پێ ناچێت لایەنەکان ڕێکەون، کاتە کرد لایەنەکان ڕێک نەکەوتن چی ڕوودەدات؟ وەڵام من پێم وایە ئەگەر لایەنەکان ڕێک نەکەوتن هیچ شتێک ڕوونادا، لەبەرەوەی زۆر جاریتر بینیومانەکە ئەم کۆبوونەوە دوا کۆبوونەوەیە و ڕێک دەکەون و دنیا تێکەچێ و دنیا دەشێوێ و باوەڕتان هەبێ هیچ شتێ ڕوونادا ئەگەر ڕێک نەکەون. تەنها هاوڵاتیانی خەڵکی کوردستان زەرمەند دەبن و بە دووسێ زەردەخەنەی پێکەنیناوی لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیدا یا هەر یەکەیان بۆ کۆمەڵێک کەناڵی جیاجیا هەندێک لێدوان ئەدەن و ئیتر بە زۆرێ لە زۆرەکان قەناعەت بە خەڵکی کوردستان دەکەن کە ماومانە کاتی زیاتری دەوێ، دەرفەتمان لە پێش ماوە، فرسەتی باشتر هەیە بۆ لە یەکتر تێگەیشتن، هەنگاوی باشمان بڕیوە، کۆبوونەوەکان ئیجابی بوون. لە ڕاستیدا ئەو جۆرە سیاسەتە ئەو ڕێتمە و نەمەتە سیاسیەی کە لە هەرێمی کوردستان ئەو پێنجلایەنە سیاسیە پەیڕەوی لێ ئەەکەن بە هیچ شێوەیەک بە هیچ پێوەرێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و وەتەنانەت لە بەرژەوەندی خۆشیاندانیا. تۆ باس لەوە کرد کەواتە ئەگەر لایەنەکان نەگەنە ڕێککەوتن تۆ بانی ئومێدت بەوە نییە کە لایەنەکان ڕێبکەون، کەواتە پێویستە چی بکرێ؟ لە ڕاستیدا من ئومێد دەکەم کە لایەنە سیاسیەکان بەیانی بتوانن ڕێکەون کە چەندین کۆبوونەوەی چوارخۆڵی و مقابلەکەشیان کۆبوونەوەی ناوخۆیی گرێداوە. ئومێد دەکەیم کە ئەم کۆبوونەوانە لە پێناو کۆبوونەوە و بۆ کات بەسەر بردن نەبوو بێ، بەڵکو توانی بێتیان لە نێو خۆیاندا چوار زاید یەک توانی بێتیان لە ناو خۆیاندا فۆرمەڵەی کۆمەڵێک ئەفکار و بیر و بۆچوون بکەن کە دارایی ئەوە بێ لایەنەکان بگەنە ئەنجام و ڕێک بکەون. لە حەقیقەتدا هەرچەندە ڕێکەوتنەکە دوای 8 کۆبوونەوە دەمان جێڕنەوە بۆ خاڵی سفر. هەر کۆبوونەوەیەک پێمان دەڵێن پێشنیازێکی نوێ لە ئارادایە. ئەو پێشنوازە نوێش تۆ سەیریەکەی گەر بە شێوازێکی زانستی بە شێوازێکی سیاسی هەڵسەنگاندنی بۆ بکەی تەماشا ئەەکەی ئەمانە ئەمانجێڕنەوە سەر خاڵی سفر، ئەمانجێڕنەوە سەر کاتە هیوایەک نییە پێنج لایەنەکە لە نێو خۆیاندا ڕێبکەون. بۆ نمونە ئەمریکا دەتوانێت ئەم لایەنانە ڕێک بخات؟ ینی ڕۆڵی ئەمریکا ئەو ینی ئەتوانێت ئەو ڕۆڵە بجێڕێت؟ من پێم وایە هەم ئەمریکا و زۆریش لە وڵاتەکانی تریش وڵاتانی ئیقلیمیش بۆ ئەو بابەتە هاتوونەتە سەرخەت. لە ژمارەیە کۆبوونەوەی 5 قۆڵی و فراوانتریش لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان بەشداریان کردووە و یەکیش لەگەڵ زۆربەی ئەو 5 لایەنانە لە مەکتەب سیاسیەکانیان کۆبوونەوەیان لەگەڵدا کردوون. من پێم وایە بەڕاستە و خۆ یان ناڕاستە و خۆ ئەو هەم ئەمریکا و هەم وڵاتانی تریش پەیامی خۆیان بەو 5 لایەنە گەیاندووە کە ئەوان نایەنەوێت ئیستیقرار و ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان بکەوێتە ژێر هەڕەشە و مەترسی بۆیە پێویستە ئەو لایەنانە بگەن ئەنجام. خۆی ئەوەی زۆر جێگای نیگەرانیە لە حەقیقەتدا ئەو زمانەی کە چەند ڕۆژێک بەر لەمڕۆ پەرلەمانتارەکان یاخود ئەندامانی باڵا یا کادیری باڵا لەو 5 لایەنە سیاسیە قسەیان پێدەکرد، ئێستا شێوازی خیتابی سیاسیان بە جۆرێک لە جۆرەکان گۆڕاوە دوای ئەوەی هەستیان بەوە کردووە کە بەڕاستی ئەگەر لەوە زیاتر لەسەر ئەو کۆبوونەوانە بەردەوام بن و نەگەنە ئەنجام پێدەچێت جەماوەری خەڵکی کوردستان لەوە زیاتر پێی قبول نەکرێت چونکە زەرمەندی یەکەم ئەوانن. بۆیە لایەنی دەرەچیش کاتێک کە دێتە سەرخەت ئەمە بۆ پرسێکی گەورە و گرنگ نییە کە بوو بێتە گرێ کوێرەیەک هیچ زانا و پسپۆڕ و فەیلسوف و سیاسەتمەدارێک نەبووتە گرێ کوێرە لە نێوان لایەنە سیاسیەکان.
بەڵێ بۆتە گرێچوێرە لە نێولایەنە سیاسیەکان بەڵام ئەوە بابەتێک کە ئەتوانرێت بابەتێکی ناوخۆییە ئەتوانرێت لە نێو خۆی لایەنە سیاسیەکان بگەنە تەفاهم و لە یەکتر کوردستان نیگەرانن لەوەی کە بەشداریتان نەکرد لە کۆبوونەوەی پێنجقۆڵی یا بەشداریتان پێنەکرا نیگەرانیتان هەیە لەو بارەیەوە ئێمە نیگەرانیمان لەوە هەیە بەڕاستی ئەو پێنج لایەنە سیاسیە نە لە نێو خۆیاندا دەتوانن بگەنە تەفاهم و لە یەکتر تێگەیشتن و نەتەفاهمیش لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تر دەکەن و تەنانەت نەد لەگەڵ خەڵکی کوردستانیش لەگەڵ یەکتر تێئەگەن تەنانەت لە خەڵکی کوردستانیش لە خواستی هاوڵاتیان لە خواستی شەقامیش تێناگەن بەڕاستی دەسەڵاتداریەتی حکمڕانی فەرمانڕەوایەتی بەو شێوەیە زۆر سەقەتە زۆر ناتەندروستە لە ڕاستیدا تۆ نەبتوانی لە نێو خۆتدا بگەیە سازان و تەفاهم وەنە لەو هەموو نیگەرانی و ناڕەحەتیانەش تێبگەی کە ئەمڕۆ خەڵکی کوردستان تێیکەوتووە خەڵکی کوردستان لە قەیرانی قوڵدایە کەچی ئەوان لەسەر مێزی گفتوگۆکانیان نەبایە و نەبارانە هەر یەکەیان سوورە لەسەر خواست و داخوازی خۆی حرسی هەیە لەسەرەوەی ئەو ملی ئەو بشکێنێ ئەو پشتی ئەو لە عەرزی بدا ئەوی پەراوێز بخە یعنی ئەم جۆرە سیاسەتە و عەقڵیەتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا پەیڕەوی لە فەرمانڕەوایەتی و حکومڕانی دوایین هەڵوەستی بزوتنەوەی ئیسلامی کوردستان چیە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم لەسەر شێوازەکانی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم کە ئێستا باوڵین گفتوگۆی سەرەکی نێوان لایەنەکان لەسەر شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە ئێمە پێمان وایە سەقفێکی زەمەنی دابنرێت بەڕاستی لە نێو بۆ ئەو پێنج لایەنە سیاسیە لەو سەقفە زەمەنیەدا سەقفە زەمەنیەکی زۆر مەحدود چونکە بەڕاستی ئەمانە هەمویان دەیانەوێت کات بکوژن نایەنەوێ بگەنە ئەنجام ئیرادەیەکی خەیریان نییە لە پێناو ئەوەی کە بتوانن بگەنە ئەنجام ئەگەر نەگەیشتە ئەنجام و سازان بە زووترین کات پەرلەمانی کوردستان کە هیچ جۆرە متمانەیەکیشی نەماوە لەگەڵ حکوومەت و تەنانەت لەگەڵ جەماوەر و لەگەڵ خەڵکیش بێمتمانەیەکی زۆر دروست بوو هەم لە نێو لایەنە سیاسیەکان و هەم لەلایەن خەڵکیشەوە بەو پێنج لایەنە سیاسیە بڕیارێک بدرێ لە ڕاستیدا هەمومان بگەڕێینەوە بۆ ڕای گەل بۆ ڕای خەڵک پشتیوانی لە هەڵبژاردننی پێشوەختە ئەەکەین بە زووترین کات مستەلزەمات و پێداویستیە کۆمیسیاران دابین بکرێ هەرچەندە ئەو کۆمیسیارانەش بەداخەوە دەڵێم کۆمیسیار و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستان کۆمیسیۆنێکی حیزبیە لە نێو ئەو پێنج لایەنە سیاسیەدا پێکێنراوە هەر کادیرە و ئەندامانی ئەوانن ئەو کۆمیسیۆنە بەڕێوە دەبن بۆیە بەڕاستی لە ئەسڵی هەڵبژاردنەکەشدا لە ئەسڵی کۆمیسیۆنەکەشدا مەترسیەکی زۆر گەورە هەیە بەڵام لە هەمان کاتیشدا خۆ ناکرێ هەرێمی کوردستان هەر لەو حاڵەتە سیاسیە بەردەوام بێ بەڵکو بۆ ڕزگاربوون لەو قەیران و دۆخە ناهەموارەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئێمە پێمان وایە هەڵبژاردننی پێشوەختە باشترین ڕێگا چارەسەرە بۆ ڕزگاربوونمان لەو قەیرانانەی کە ئێستا هەرێمی کوردستانی گرتوتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ عەبدوڵڵا وەرتێ و تەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستان سپاس بۆ تۆ کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لە